داوا لە گەشتیارانی عراقی ئەکرێت لە زیاتی ئەوەی سەردانی وڵاتانی دەرەوە بکەن بابێن سەردانی هەرێمی کوردستان بکەن. لە گوندێکی کۆیە نەریتێکی سەرنج ڕاکێش هەیە ساڵانە خەڵکەکەی ئەوانەی لە شارن پێویستە 35 کیلۆمەتر بە پێ ببڕن و بگەڕێنەوە گوندەکەیان. خۆڵبارینیش لە کەرکووک زیاتر لە 100 کەسی ناردە نەخۆشخانەکان. سڵاوتان لێبێت. نەریتێکی سەرنجڕاکێش لە گوندێکی قەزای کۆیە هەیە و ساڵانە جێبەجێ ئەەکەن ئەویش بە پێ ڕۆیشتنیانە لە شارەوە بۆ گوند. ماوەی 20 ساڵە خەڵکی گوندی بۆگت بە کچ و کوڕ و بە تەمەن و منداڵیەوە ئەم نەریتە جێبەجێ ئەەکەن لەم پێناوەشدا 35 کیلۆمەتر ڕێگا بە پێ ئەبڕن و ماندوو نابن تەنیا بۆ ئەوەی ئەو نەریت و کللتوریان بە زیندوی بهێڵنەوە. ئەمڕۆ ڕۆژی گەڕانەوەی ئەو خەڵکە بوو بۆ گوندەکەیان نزیکەی 200 کەس ئەبوون هەریەکە کۆڵە پشتێکی پێەیە کە لە ناویدا خواردن و پێداویستی ڕێگاکەیان هەڵگرتووە. شێرکەوە فاتح ڕێکخەری چاڵاکیەکە بە 1964 وێت ماوەی 20 ساڵە بە بەردەوامی ئەم نەریتە جێبەجێ ئەەکەن ئەوەش لە باو باپیرانەوە بۆیان ماوەتەوە. مام عەباس محەممەدیش هاوڵاتیەکی ئەم گوندا لە ناو کاروانی ڕێڕۆیشتنەکەدا بوو تەحەدای گەنجەکانی ئەو سەردەمەی کرد کە تەمەنیشی نزیکەی 70 ساڵە و هێشتا لە پیادەکردن نەکەوتووە داوای لێکردن هەر کەسێک بیەوێ لەگەڵیدا لە کۆیە بە پێ بچنە سلێمانی ئەو ئامادەیە گرەویان لەگەڵ بکات. گروپێکی گەشتیاری عراقی لە بەغداوە هاتوونەتە ناو سروشتی چۆمان لەوێ داوە لە هاوڵاتیانی پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عراقەکەن ئەگەر بەنیازن گەشت بۆ وڵاتانی دەرەوە بکەن نەچن پارە لەم لاولەولا سەرف بکەن بەڵکو پێشنیاریان بۆ ئەکەن لە جیاتی ئەم وڵاتانە سەردانی هەرێمی کوردستان بکەن. بەڕێوەبەریاتی گەشت و گوزاری چۆمان گرتە ڤیددیۆیەکی بڵاو کردوتەوە دەرەکەوێت گروپێکی گەشتیاری لە ناو سروشتی باڵەکایەتیدا بەڕیژ وەستاون ئەندامێکی ئەو گروپە کە کچێکە بە زمانی عەرەبی قسەکە ئەڵێ ئێمە لە چۆمانین لە ناو سروشتێکی زۆر جوان هەشتمین جارە سەردانی ئێراکەین سروشتی ئەم شوێنە بۆ خێزانەکان هەروەها بۆ هاوڕێکانمان زۆر گونجاوە. ئەندامێکی دیکەی ئەو گروپەش ئەڵێت باشترین شت بۆ ئەوانەی دەیانەوێت گەشت بۆ دەرەوەی وڵات بکەن پێیان دەڵێن سەردانی چۆمان بکەن چونکە ناو وڵاتی خۆمانە و دوزار ئێمە هەمومان یەک وڵاتمان هەیە و تێیدا دەژین بۆیە داواکارم لە هەموو لایەک سەردانی هەرێمی کوردستان بکەن. چەند ڕۆژێک لەمەوبەر خەڵکی گوندی شێرە لە سنووری قەزای پێنجمێن پەیامێکیان بڵاو کردەوە بۆ هاوڵاتیان کە نەکەن تخونی سنووری گوندەکەیان بکەون بۆکردنی جیای بەهارە چونکە وتیان بەهاتنی ئەو کەسانە سروشتی گوندەکەمان تێکەچێت. کەچی ئەمڕۆ پۆلیسی دارستان و ژینگەی سلەیمانی بڵاوی کردەوە کە لەو گوندەدا دەستیان بەسەر 18 کوورەی دروستکردنی خەڵوز داگرتووە. بوونی کوورەی خەڵوز لە هەر شوێنێکدا بێت کاریگەری خراپ لە سەر ژینگە بەگشتی هەیە چونکە هەموو ئەو دارانەی دەکرێنە خەڵوز لەناو ئەو سروشتە دەبڕدرێنەوە هەمیش ئەو دوو کەڵەی کە لە ئەنجامی دروستکردنی خەڵوزەکە بڵاو ئەبێتەوە ژینگەکە پیس ئەکات. پۆلیسی دارستان و ژینگەی سلەیمانی بڵاوی کردەوە ئەو گوندەی 18 کوورەکەی لێ دەست بەسەرکراوە سەر بە ناحیەی گەرمەکە. کوورەکانیش بە نایاسایی دروستکراون و داری بڕاوەی ئەو شاخ و چێوانیان بەکارهێناوە بۆ دروستکردنی خەڵوز دەشڵێت بە دوواداچوون بەردەوامە بۆ دۆزینەوەی سەرپێچی کار چونکە تاکو ئێستا ئەو کەسا دەستگیر نەکراوە بەڵام دەڵێت پەراوی لێکۆڵینەوە ڕێکخراوە بۆ دادوەری لێکۆڵینەوە بە مەبەستی وەرگرتنی ڕێکاری یاسایی. هەرچەندە ئەو خۆڵبارینەی کە چەند ڕۆژێکە ژمارەیەک پارێزگای لە عێراق و هەرێمی کوردستان گرتوتەوە کاریگەری جۆرا و جۆری بەجێهێشتووە بەڵام ئەوەی بەسەر کەرکوچی هێناوە جیاوازترا لە هەموو شارەکانی دیکە چونکە لە ماوەی 24 کاتژمێردا 190 کەسی ڕەوانەی نەخۆشخانەکان و بەشەکانی فریاکەوتن کردووە. تەندروستی کەرکووک پێشتر ئامادەکاری تەواوی بۆ ئەم حاڵەتە کردبوو بە گوێرەی پلانێکی پێشبەختە لە نەخۆشخانەکانی بەڕێوەبەریاتی تەندروستی کەرکووک و بنکە فریاگوزاریەکان ڕێکاریان گرتوتە بەر بەپێی ئامارێکی فەرمیکە تەندروستی کەرکووک بڵاوی کردوتەوە 23 حاڵەت لە نەخۆشخانەی ئازادی فێرکاری و 36 حاڵەت لە نەخۆشخانەی فێرکاری کەرکووک و هەروەها 6 حاڵەتیش لە نەخۆشخانەی گشتی داقوق تۆمار کراون. لەناو وەرزی بەهار داین و زۆر لە هاوڵاتیان ڕوو لە کەژ و چێوەکان ئەکەن بۆ کردنی جیای بەهارە بەڵام ئەوەش بێمەترسی نییە. زۆر جاران گوێمان لەوە بووە کە زۆر کەس بە ناوی جیای بەهارەیان بۆ مەبەستی جیای بەهارە
چوونەتە سەرشاخ و چێوەکان بە تایبەتیش ئەو شوێنانەی کە زۆر حاسێ و سەختن بەداخەوە بە گیان لە دەستدانی ئەو کەسانە کۆتایی دێت. نوێترین هەواڵ لەسەر هاوڵاتیەکی قەزای مێرگە سۆرە کە خەڵکی گوندێکی ئەو قەزایە لە دوێنێوە چۆتە شاخەکانی برادۆست لەوێ بە مەبەستی کردنی جیای بەهارە شەوێک ماوەتەوە دیار نەماوە هیچ پەیوەندیەکی تەلەفۆنی ئەنجام نەداوە بێسەر و شوێن بوو تیمەکانی بەرگری شارستانی سۆران کە لە ڕێگای هەشتیمەوە بە دوواداچوون و گەڕانیان بۆ ئەو کەسە کرد تا سەر لە بەیانی ئەمڕۆ بەداخەوە ئەو هاوڵاتیان لە بەشێکی شاخی برادۆست بە مردووی دۆزیەوە. کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران بە 1960 سواری وت ئەو کەسە لە کاتی کردنی جیای بەهارە لە شاخ هەڵدێراوە دیارە بە تەنیاش چووە تاکە ڕێنمایی بۆ ئەو کەسانەی کە ئەچن بۆ چیاکان بە تایبەتیش ئەو چیانەی کە لە سنووری ئیدارەی سۆرانن هەموو چیای سەختن پێویستە ئەو خەڵکانە بە تەنیانەچن چونکە زۆربەی ئەو حاڵەتانەی کە پێشتر ڕوویانداوە و بە گیان لە دەستدان یاخود بە دیارنەمان یان بێسەر و شوێن بوونێکی یەکجاری کۆتایی هاتووە ئەو کەسانن کە بە تەنیا بۆ ئەو چیا و چۆڵانە ئەچن. باشترین شت ئەوەیە کە بە تەنیا نەبن کەسێک یان دوو کەسیان لەگەڵ بچن هەم بۆ ئەوەی لە گەشتەکە بێزار نابن هەمیش بۆ ئەوەی هاگایان لە ژیان و گیانی یەکتر بێت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.